ئەساسی کێشەکان ئەگەڕێتەوە بۆ فترەی دەستگیرانی بەداخەوە لای ئێمە فترەی دەستگیرانی زیاتر بۆ موجامەلەکردن و تەمسیلکردنە لەگەڵ یەکترە. ئەگەر لە فترەی دەستگیرانیان من بتوانم تەرکیز کەمە سەر کەسی بەرامبەر لە مامەڵەیە بچمە ناو خێزانەکەی بزانم ئوسلوبی مامەڵەی لەگەڵ دایکی لەگەڵ خوشکی لەگەڵ خزم و کەسوکاریە چۆنە لەگەڵ هاوڕێکانیە لێرۆ شتێکم بۆ بەرجەهینە بێت یەتە بەردەم کە بزانم ئەم کەسە بایی چەنە بە زیاتر ئێمە لەو فترایە تەرکیزەکەینە سەر هەندێ گۆڕینەوەی هەستی ناسک و قسەی سۆزداری چەم بچینە مەطعام و چەم بچینە سینەما و چە ئەم شتانە تەرکیزە بەشتی لاوەکی ئەچێ نەشتە ئەساسیەکان تەرکیزی لەسەر ئەوەیە. من لەم ڕۆژانەیە بە هاوڕێیەکەم کچەکەی زەواجی کردبوو خزمەکانمان زۆربەی زۆری پرسیاراناکەن ئەڵێن لە جەژنا چی بۆ هێنا ماڵی باوکی چیان بۆ هێنا بۆ کوێ ئەباتە دەرەوە تا ئێستا بۆ چەند مەطعام ڕۆشتە دەرەوە یعنی خزمەکانیشمان هەمووی تەرکیزیان لەسەرەوەیە بۆ یەک کچەکەمیان وا لێ کردو لەبەریەوەی تەرکیزی لەسەر شتەکانی تر بێ تەرکیزی لەسەر هەدیە و مەطعام و چوونە دەرەوە و ڕەسمگرتن و ئەوانەیە. زۆر ڕاست زیاتر لایەنی جوانی خۆیان پیشان یەکترێن چ کوڕەکە چ کچەکە خۆی مەفروزە لەو فترەیە ڕازگۆبی لەگەڵ خۆتە ئەوەی تۆ هەیت ئەوە پیشانی بەرامبەرە بی ژنی کچەکەش هەمان شێوە چۆنە خۆی ئەوە پیشانی بەرامبەری بە بۆ چونکە لێرە فرسەتە لەبەردەستە ئێشتا هیچ پەیوەندیەکی وا قورس نییە لە بینتانە ئەگەر کێشەیە خەلەلێ لە کەسایەتەکانە هەبوو نەگونجانێک کەستێک کرد نەگونجانێک دروزە بێ لێرۆ تۆ بڕیاری جیابوونەوە بی واسیێنان بێنی لەوە باشترە تۆ بچیتە پرۆسی هاوسەرگیریەکە و مناڵێک دروستکەیت و ئینجا وردە وردە کێشەکان زەقە بێتەوە خۆ من کاتی خۆی وەڵڵا وا بوو بەڵام من وامەزانی ئەمە غیرێ خۆشەویستیە وەڵڵا وا بوو وامەزانی ئەبێ مەسەن بۆ نمونە لە فترەی دەستگیرانیە هەموو کەسێک بتێنەتوێ ئەم بیرۆڕای جیاوازیە تۆتە ینی جۆرە جیاوازیەکەیە هەر نێرومێ یان پیا و ژن بەمانایشکە چ لایانی سایکۆلۆژی چ لە لایانی بایۆلۆژی جیاوازن بمانەوێت کاتە یعنی جیاوازی هەیە لە نێوانیانە لە فترەی دەستگیرانی ئەگەر بەبەستی بێ چ کەس چ کۆڕ ئەتوانێت زۆر مؤشراتی بۆ دەرئەکەوێت ئەتوانێت لەسەر ئەساسە بڕیاری بەردەوامبوونی ئەو زەواجە بە یان جیابوونەوە لەو زەواجە کێشەی عەفو ببوورە بەڵێ کێشەیەکی تر هەیە ئەڵێ لە دەستگیرانیان جاروە کچەکە بۆی دەرەکەوێت کە کوڕەکە چۆنە کە بڕیاری وایە لە جیاب ماڵی باوکم مەڵێن تازە حەیامانە چێ دنیاشتی بۆ کردووی ئەمەی بۆ کردووی جارێ ئەو ڕێگرێشەیە لە بەردەم کچانە بێگومان ئەوە هەیە بەڵام لێرە بەڕاستیە بێت تاگوشیار بێت چ کوڕ چ کچ لەوانەیە بڵێم تا ڕادەیەک ئەو سەردەمەمان تێپەڕانووە لێرە چ کچ چ کوڕ ئێستا زۆربەی زۆری خوان یەکتر ئەناسن ئینجا پرۆسی ینی پێش دەستگیرانی یەکتر ئەناسن تعارفێکیان هەیە ئێستا زۆرینەوان بەهۆی ئەوەی لە مەعهەدا لە کولیە لە شوێنی کارەکە بە یەکەوەن یعنی بەستم ئەوەیە یعنی لە دەستگیرانیە مەسەرەن تۆ کێشێک دووزە بێ لە مەیتانە کە تەلەفۆن ئەەکەی سەرەکی جواب نایەتەوە جارێ دوانسیان جواب نایەتەوە یعنی ئەمە خۆی بە خۆی دەلات لە نەقسی پیاوەتی ئەوایە بەڕاستی مەفروزە ئەگەر هەست بە پرسیارەتی بکە بەرامبەر ئەو دەستگیرانەی کە کێشەیەکیش لە بینیانە بوو بێ ئەبێ جواب باتەوە بژڵێ بادانیشین لەسەر ئەو کێشەیە قسە بکەین چارەسەری بۆ بدۆزینەوە تا جواب نایەتەوە ئێمالیکە ئەمە مؤشرێکە بۆی تۆ ئەم کەسە لێرە هەستی پێ بکەی کەس بەربەر پرسیارەتی ناکە